سرك بين لا إيران أم هوالا تايبة بويكا لا إيران سركو علي داي يكي لياري زانا هربنا وبانجا كاني توبي بي لأستي جيهانا ولا ريزبندي ياري زانا كان لو كاتاني كياري توبي بي أكر زور ناوبانجي بوا زور خلاتي نيودولتي بدا سنة هر لبواري توبي بي وإستاش كتنانا لبواري توبي بي نما وچند سالة كرچن راهنري يعني كان بو هر خلق زور يعني خوشة هم یادگاری خوشیان لسری هیا هم زور مروفه کی جوانیشه جا ماویک بلستا چند لا باولین كرداني روشهلات سرداني ثاران كان سرداني علي داي أكان وكاتيك السرداني أكان يكيك لا كسانة كلبي أمادابت كسي كبيت كخويلة يعني توبي بي قنديلي شاري سقزة أو بريزة كسي كي زوج بالصوز وخمخوري أمياني بلا مداخل نظام بوستا كيتشي ليانكا ولقل علي داي قساكا وداوي بالبشتي أكاد أو يكبون من أم ياريزانا كي زور قورية طبعا ياريزانا كاني أمان كلا سرتاي ورزشي توبي بيان يعني لانه بو نمونه ساڵانێک بێت بەڵام هێشتا زۆر هەست بە هاندان نەکەن بە پاڵپشتی نەکەن هەر بۆیە ئەم داوای لێکات بە شێوەیەک لە شێوەکان پاڵپشتیان کە ئەمیش دێت درێسێکی خۆی هەیە درێسەکە لە شێوەی جامانەیە ئەسڵەن قماشەکەی ئەم درێسە واژۆ ئەکات و پێشکەشی ئەکات بە یانەی قەندیلی با بڵێن تۆپی پێی شاری سەقز دواتریش هەر لەو کۆبوونەوەیە لەو چاوپێکەوتنە هەر کەسێکی تر داوا ئەکات کە مادام ئەم ئەمەنە دڵخۆشکردنی خەڵک بۆی گرنگە هاوکارێکی با بڵێن منداڵانی توشبووی شێرپەنجەی ڕۆژهەڵاتیش بێت هەر بۆیە ئەم بەڵێنەدات کە هاوکاری خۆی درێخ نەکالەوانیش خۆی زۆر جار زۆر گرنگە کە ئەو کەسانی کە لە بوارێکە ئەتوانێت توانایەکی باش بباشن لە بواری وەرزش شابینی ئێستاش کۆمەڵی ئەستێرەی زۆر بەناوبانگ هەن کە لە جیهانە ئەمانە لەوەی کە توانن بابەتێکی باشی وەرزشی پێشکەش بکەن یاخود توانایەکی باشی وەرزشی پێشکەش بکەن بەڵام لە هەمان کاتیشە ئەمانە ئەبنە ئەستێرەیە کە خەڵک حەز ئەکار وێنیان لەگەڵا بکرێ خەڵک حەزەکە بتوانێت ئەو درێسی ئەو پۆشیوێت یانی زۆر جار بینیمانە کە توانیویانە لە ناو یاریەکانە بۆ نمونە بەشداریەکەن کە بینی لە کۆتای یاریەکە بلووسەکان داکەن درێسەکان داکەن و لولیەکەن یانێن بە مناڵێکی خاوەن پێداویستی تایبەت یانێن بە کەسێک کە لەوێ زۆر هاندەرێکی سەرسەختی ئەوانە و ئەوەی کە تۆش باست کرد علیدایی یەکێکە لەو یاریزانانەی کە لە ڕابردووە توانوێتی توانایەکی باش پێشکەش بکە ئەمە بۆتە جێگەی سەرنجی هاندەرەکانی و لە ئێستاشا لەوانەیەگەر لە یاریکردن و یاخود بەردەوامی نەما بێت بەڵام ئەم کەسە هەر لە لای خەڵک خۆشەویستە لە لای خەڵک ئەستێرەیەکی زۆر بەتوانایە و ئەمە ناوێکی جیهانی شاتوانین بڵێن و لە هەمان کاتی شاوی کە گرنگە تۆ بۆ نمونەیانەیەک بەسەرەکەیتەوە کە درێسێکیان پێشکەش بکەیت ئەم درێسە لەوانەیە بۆ ئەوان ببێ بە یادگاری ئەسامە لە دەستگای میدیای کورسات بۆ نمونە لە بەشی وەرزشمان درێسێکی هەیە کە ئەم درێسە کریستیانۆ ڕۆناڵدۆ ئیمزای لەسەر کردووە یعنی ئەم درێسە ئێستا من بۆ خۆمان قسمانتە ناو چوارچێوەیەکەوە کە من خۆم وێنم پێوە گرتووە یعنی دڵخۆشم حەزم لێ بووە ئەمە ئەبێتە بەشێک لە یادگاری بۆ ئێمە کە چۆن بتوانین ئێمە لەگەڵ ئەو کەسە جیهانیانەیە کە بە شێوازێکی باش بتوانین سوودیان لێ ببینی وەکو لایانی وەرزش و هاندەرێکیش بن بۆ ئەو وەرزشوانانی کە ئەیانوێ بچنە و ئاستا کە ئاستێکی باش پێشکەش بکەن ئەمەش بۆ خۆی گرنگی و تایبەتمەندی خۆی ڤیدیۆیەک هەیە هەر لەسەر ئەم هەواڵە جوانە با بێکە ڤیدیۆکە ببینی نەگەڕێنەوەلاتان خۆشەویستان هاوڕێیانی عەزیز ئەمڕۆ هاتینە خزمەت گەورە پیاوی ئێران عەلی دایتر پێویست ناکا کە بیناسێنم ئەم خۆشەویستە قەوڵی داوە کە کراسێک و کۆشێکی خۆی تەقدیم کا بە تەواوی کوردستان بەتایبەت مناڵانی سەرەتانی من هەلەو دەستی ماچەکەم بە نوێنەرایەتی خەڵکی بەشەرەفی کوردستانەوە خەیلی خۆشە